ژینگە و شوێنەیە کە هەمووان لەسەری دەژی ڕاگرنی ئەرکە و لە ئەستۆی هەمووان مادە پلاستیکیان زیان بە ژینگە دەگەێنی زیان بە تەندروستیشمان دەگەێن وەکو پەداخی سەفەری دەبێ ئاو قاپی سەفەری پێویستە دوور بکەورە لە بەکارهێنانیان هیزبوونی ژینگە ئەبێ بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆش هەر کاتێک لە قوتابخانە شتێک کەوتبوو لە سەرزەوی هەڵی دەگرمەوە خەمەناو تەنەکەی خۆڵەوە نابێت ئاوی چەم و ڕووبارەکان پیسکەین لە پێناو تەندروستی خۆمان با ژینگە خاوەن ڕابگرین